ڕێکخراوێکی مرۆیی قازانج نەویست سنوورەکانی هەرێمی کوردستانیشی بڕیوە ئەم هاوکاریانە چەندە گرنگن و تا چەندە لەوێ دەمێننەوە چۆن خەڵک پێشوازیان لە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی کردووە بە تایبەتی کە وەکو سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەر لە باکووری کوردستان و ئاماژەی بەوە کرد کە سەرۆک بارزانی خۆی چاودێری وردەکاری دابەشکردنی هاوکاریەکان بەسەر خەڵکی لێقەوماوی باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان دەکات. باڵێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لە ستۆدیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێت و ماندوو نەبن. ئەمەوێ ئاماژە بە کارەکانتان لە تورکیا و هەروەها سووریا بکەن تا چەند دەتوانیتان ئەو بۆشاییانە پڕ بکەنەوە کە لەو کاتە کارە ساتبارەدا خەڵک پێویستیان پێ بوو. من پێش هەر شتێک سپاسێکی تایبەتی کوردستان 24 دەکەم کە بەڕاستی گرنگیەکی زۆریان بە چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانیدا. ئێمە پێویستیمان بە گەیاندنی ئەو هاوکاریانە هەیە چونکو ئێمە کۆنتاکتێکی بەهێزمان لەگەڵ خەڵکی کوردستان و کوردستانیان لە هەموو جیهاندا هەیە. وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە لە ڕۆژی یەکەمی ئەو کارە ساتە کە بەڕاستی کارە ساتێکی زۆر زۆر گەورەیە ئەتوانم بڵێم حتا لەوانەیە زەحمەت بێت کامێراکانیش بتوانن گزارش لەو کارە ساتە گەورە بکەن تا تۆ بە چاوی خۆت نەیبێنی. بەداخەوە زەرەر و زیانێکی یەکجار زۆر لە زەرەری گیانی و لە زەرەری مالی هەبووە لە ئەنجامی ئەم کارە ساتە. بۆ ئێمە ڕەنگ بێ ئێمە نەتوانین ئەو بارە قورسە هەڵبگرین بەڵام بوونی ئێمە بە تایبەتیش لە ساتە یەکەمەکانی ڕوودانی ئەو کارە ساتە لەو ناوچەیە و لە تەک هاوڵاتیان بێگومان کاریگەریەکی زۆری هەبووە. ئێمە محاولەمان کردووە بە ئەو کۆنتاکتە بەهێزەی کە ئێمە هەمانە لەگەڵ خەڵکی کوردستان ئەو مزداقیەتەی کە دروست بووە لەگەڵ خەڵکی کوردستان و لە سەرمایەداران و لە هەتا ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش کە هەوبەشیان کردووە ئەوەی جێی خۆشحاڵیە کە ژمارەیەکی یەکجار زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی هەتا لە ئاستی ئاژانسەکانی UNیش پەیوەندیان بە ئێمەوە کردووە چۆن دەتوانین بە تایبەتیش بۆ ناوچەکانی ئەفرین هاوکاری بگوێزینەوە و ئێمەش بەشداریتان لەگەڵ بکەین لەو کارە جوانەی کە ئێوە پێشکەشی هاوڵاتیانی دەکەن. پێشوازی خەڵک چۆن بۆ لە دەستگای خێرخوازی بارزانی وێنەکانمان دەبینی خەڵک بە چاوێکی پڕ لە فرمێسکەوە هاوکاریەکانیان وەردەگرت و چاوەڕێی ئەوان نەدەکرد لەو کاتە زووەدا هاوکاری بەو شێوازە بکاتە دەستیان. بێگومان کاریگەری یەکجار زۆر هەبووە. ئێوە لە ئەفرین خەڵکەکە نەیتوانی ئەو کاریگەریە بشارێتەوە وەکو شوێنەکانی تر هاتنە سەر جادەکان. یعنی حتا بە ئێمەیان دەگوت کە ئێمە ئەوەندەی دڵخۆشین بەبوونی ئێوە لێرە یعنی خۆراک و ئەو کەلوپەلانە بۆ ئێمە گرنگ نێگرنگ ئەوەیە کە ئێوە لە تەک ئێمەدا بن و لەگەڵ ئێمەدا بن لێرە لەو بارودۆخەی کە ڕوویداوە. ئەمەش ئیزباتی کرد بە تایبەتیش تاکیدکردنەوەی کە جەناب شت ئاماژە پێدا جەنابی سەرۆک کە چەندە گرنگە ئێوە خزمەتێکی ئینسانی بگەین ئەو خەڵکە چۆن لە ناوچەکانی تردا ئیش دەکەن بەو شێوازە بوونتان هەبێت لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەو شێوازە و بەو خەمخۆریە ئیش بکەن بۆ ئەو خەڵکە ئەمەش کاریگەریەکی زۆری هەبوو حتا بۆ تیمەکانی ئێمەش قسەکانی بەردەوام و پەیوەندی بەردەوامەکانی چکو ئەمەوێ بە سەراحەت بڵێم یعنی ڕۆژ نەبووە 10 جاران لە نووسینگەی جەنابیەوە پەیوەندی بە ئێمە نەکراوێت کە کارەکانتان بە چ شێوازێکدا ڕۆنجتان پێویستە چۆن بکرێت هاوکاری زیاتر بگەین نە خەڵکەکەی. بەنسبەت کوردستانی تورکیاوە کە بەڕاستی ئەمەش هەنگاوێکی زۆر زۆر گەورە بوو کە توانم بڵێم کە ئەمە 100 ساڵە کورد ئەو شانازیەی بە هەویەتی خۆی نەکردووە ئەوەی کە لەو چەند ڕۆژەدا شانازی پێوە کردووە. ینی یەکەم جار بووە کە خەڵک بێت بە شانازیەوە بڵێ من کورمانجم من کوردم ینی ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەو هاوکاریانەی دەستگای خێرخوازی بارزانی کە ئێمە ناومان نەناوە هاوکاری ناومان ناوە ئەرک ناومان ناوە واجب ئێمە بە واجبمان دیتبووە لە تەک خۆشەویستەکانی خۆمان بین لەوێ ڕاستە لەوانەیە پێمان نەکرا بە شتێکی زۆر گەورە و بەرفراوان پێشکەش بکەین بەڵام بەڵێنی ئەوەمان پێداوە تا ئەو خەڵکە پێویستی پێوێت تا ئاسانکاری هەبێت لە گەیشتنی تیمەکانی ئێمە بەشداری. باش ڕێکخراوەکانی دیکەوە تیمە فریاگوزاریەکانی وڵاتانی دیکە تورکیان بەجێ هێشتووە بەڵام دەستگای خێرخوازی بارزانی لەوێ ماوەتەوە ئەو کمپانیای کە ئێستا ئاماژەیان پێکرد دروستی دەکەن لە چوارچێوەی چه سنوورێکدا دەبێت تاکەی هاوکاریەکانتان بەردەوام دەبێت. خۆی کە کارەساتێکی لەو شێوەیە ڕوو دەدات لە هەموو دنیادا بەسەر سێ قۆناغدادا بەش دەکرێت. قۆناغی یەکەم قۆناغی هاوکاریەکانی خێرا و ڕزگارکردن و تیمارکردنی بریندارەکان و لە هەمان کاتیشدا ئەو خواردن و پێداویستیانەی کە بوو ئەو کات زرورن ئیشی تێدا دەکرێت. قۆناغی دووەم قۆناغی نیشتەجێکردنە چۆن ئەو خەڵکە نیشتەجێ دەکرێت چ لە خێمەدا بێت چ لە کەرەڤانەدا بێت کۆنتینەر
یانیش بابەتێکی تر هەبێت زۆر جاریش هەوڵی ئەوە هەیە لە لای حکوومەتەوە کە هەندێک لەوانە ئەوانەی خزم و کەسیان هەیە گوندەکان کە سەلامەتن بچنەوێ بۆی ئەرکی حکوومەت سوک ببێتەوە لەوەی کە ئەو هەموو پێداویستێ دابین بکات بۆ ئەو خەڵکە. قۆناغی سێم قۆناغی بنیاتمانەوەیە دروستکردنی خانوبەرە دروستکردنی ژێرخانە دروستکردنی ئەو پێداویستیە گشتیانە خزمەت گوزاریانەیە کە پێشکەش دەکرێن لەوێەوە. ئێمە قۆناغی یەکەممان پێپەڕان تیمەکانی حکوومەت و تیمەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و کۆمەڵێک لە ڕێکخراوەکان هەروەکو دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەت ینی پێشوازی لە تیمەکان کرد دەستخۆشی لێکردن و خۆشی بەڕاستی بەردەوام لەو ماوەیەدا جگەل لە ڕاستپاردنی ئێمە بۆ ئەو خزمەتە تاکیدی لەوە کردوتەوە کە ئێمە بەردەوام بین لە خزمەتکردنەکە و ئەوەی لە تواناماندا بێت پێشکەشی بکەین و فعلەن متابعەیەکی بەردەوامی هەبووە جەنابیان هەم لەگەڵ تیمەکانی حکوومەتیش هەم بەو پێەیە کە سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانانی ئێمە راپۆرتەکانمان ڕۆژانە بۆی دەچێت و هاویش تێبینی ڕۆژانەی هەیە لەسەر کار و چالاکەکانی دەستگای خێرخوازی بارزانانی ئێستا ئێمە لە قۆناغی جێگیرکردنین ئاکنجیکردنی ئەو خێزانانە ئەوە دەستگای خێرخوازی بارزانانی بە ئەرکی خۆی هەڵساوە خێوە بۆ گوندەکانی دەوروبەر وەکو کاک واحیدیش ئاماژەی پێدا و لە هەمان کاتیشدا دروستکردنی کەمپیشک و کەمپ تۆزێک زەحمەتە زەحمەتێکی ترە بەڕاستی و خەڵکیش بەشی زۆری ئەگەر کۆمەڵگەیەکی زۆر نەبێ ئەوەی کە داڕماوە باڵەخانە گەورەکان کە دەکرێت لە شوێنێکدا کۆبنەوە ئەوەی تر خەڵک زیاتر پێی خۆشە لە نێزیک ماڵەکەی خۆی بێت هەم بۆ پاراستن هەمیش بۆ سوود وەرگرتن. زۆر باشە. بارودۆخی ڕۆژاوای کوردستان و سووریا جیاوازە لە تورکیا تەنانەت هاوکاری نێودەوڵەتیەکان لە کاتی پێویستە نەیانتوانی بگەنە ڕۆژاوا بەڵام دەستگای خێرخوازی بارزانانی سنوورەکانی بڕی گەیشتەوە ئێستا بارگاشتان لەوێ کردوتەوە چۆنێتی کردنەوەی بارگاکانتان تاکەی لەوێ دەمێنەوە کێ پاڵپشتیتان دەکات گەرنتیتان لە کێ وەرگرتووە بۆی کە بتوان باشترین شێوە کارەکانتان لەوێ بەڕێوە ببن. ئێمە ڕێکخراوێکی نێودەوڵەتین ڕێکخراوێکی مرۆڤین لە هەر شوێنێک بێن تەعامل لەگەڵ ئیدارەی ئەوێ دەکەین ئەو ئیدارەیە کوێ بێت ئەمە سیستەمێکە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە کاری خۆی ڕۆژانەیاندا ڕاچاوی دەکەن و هەمووشیان ڕاچاوی ئەو پرەنسیپانە دەکەن کە گرنگ ئەوەیە بگەن بە هاوڵاتیان کە پێویستیان بە هاوکاری هەیە بۆ ئێمەش بەڕاستی لەوێ گرنگ ئەوەیە بگەین بەو خەڵکەی کە لەوێ پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە پێویستیان بە پشتگیری ئێمە هەیە هەرچەندە هەمان فەلسەفە و تێگەیشتنمان هەیە بۆ ئەو شوێنانەی تریش کە ئیشمان کردووە تێیدا کە ئێمە بە ئەرکی دەزانین لەگەڵ ئەوان بین خزمەتی ئەوان بکەین و هەموو ڕێگەیەکیش دەگرینەبێت بەڕاستی بۆ ئەوەی لە لای ئەوان بمێنینەوە تا ئێستا بە شێوەیەکی تا ڕەبێک ئێمە توانی ومانە کارەکانی خۆمان لەوێ ئەنجام بدەین کارەکان ڕۆژانە بەڕێوە دەچن و ئەتوانم ئەوەش بڵێم کە ڕۆژ بە ڕۆژ شێوازەکە سیستەمەکە ستانداردتر دەبێت جێگیرتر دەبێت لە دابشکردنی هاوکاریەکان و ئێمەش سۆزمان پێداون بە تایبەتیش کە جەنابی سەرۆک بارزانی خۆشی ڕاستەوخۆ قسەی لەگەرکردن لە ڕێگای تەلەفۆنەوە ئێمە ئەوەی لە دەستمان بێ بیکەین ئەفرین بابەتێکی زۆر زۆر گرنگە چونکو بەڕاستی جگە لە مۆزوعی زلزال کە ئەو کاریگەریانەی هەبووە بە تایبەتی لە جندێس لە هەمان کاتیشدا بارودۆخی ئابووری لەو ناوچەیە بارودۆخێکی زۆر زۆر خراپە پێویست بەوە دەکە کە ئێمە لە تەکیاندا بمێنینەوە بۆیە ئێمەش ئامادەی هەموو شتێکین بۆ ئەوەی لە تەکدا بمێنینەوە و ئەمانەوێ بەڕاستی ببین بە جسرێکی بەهێز لە ناوبین کوردستانیان و لە ناوبینی ئەفریندا لە ناوبینی ڕێکخراوە نێودەوڵاتیەکان و لە ناوبینی خەڵکی ئەفرین. باشە تا ئێستا چەند کاروانی هاوکاریتان بەگشتی بۆ تورکیا و بۆ سووریا ناردووە و چەند کاروانی دیکەتان بەڕێوەی کە بینێرن بۆ ئەم گەیاندنی ئەم یارمەتیانە پێویستان بە چی دیکە هەیە هەم بۆ خەڵک کە وەکو لایەنێکی سەرەکی بۆ بەهاناوچوونی و کەمپینانەکە داتان نابوو و هەم لایەنەکانی دیکەش بەگشتی. قۆناغی کە ئێستا دەستی پێکردووە بۆ ئیش لە تورکیادا زیاتر لە ئەو پارێزگانەی کوردستان کە لەوێدانە زەرمەندن و حتا پارێزگاکانی تریشکە ئێمە بەبێ جیاوازی ئەمە تێگەیشتنی ئێمەیە بۆ ئیشکردندا و زۆریش تەکید کرایەوە کە ئەبێ ئەم پرەنسیپە لە بەرچاو بگرین کە بە بێ جیاوازی خزمەتی مرۆڤەکان بکەن ئەوانەی کە لەو کارەساتادا زەرمەند بوونە ئەوەی کە زۆر تەکیدی لێ دەکرێتەوە مەوزوعی سۆپایە مەوزوعی خێوەتە بەڵام کراوانە کۆنتینەر بە دەرەجە یەک پێویستی پێوەچک و کۆنتینەر ئەتوانن بۆ ماوەیەکی درێژی تێدا بمێنەوە و پێداویستەکانی ناوماڵێکی ڕاستە خۆش نییە بەڵام زۆر باشتر لە مەوزوعی پاراستنی گەرما و سەرما و حتا ئەمنیەتەکەش بۆ خێزانەکان دەستەبەر دەکرێت ئێستا ئێمە لەوێ پێویستیمان پێوە تەبیعی بەبەر ئەمەڕە ئێمە لە قۆناغە جیاوازەکاندا پێویستیمان بە خۆراک هەیە پاکێشکردنی پێویستیمان بە سەلای سەحیات هەیە سەحیاتی ناوماڵ هەیە
پێویستیمان بە شیری منداڵان ئەمانە هەیە بەڵام ئەو پێداویستە سەرەکیانە ئەو سێ بابەتێک کە باسمان کردن ئەمانە بابەتی سەرەکینە بەداخەوە لە ئەفرین و جندرێس ئێمە پێویستیمان بە هەموو شتێک هەیە هەموو ئەو شتانەی کە ڕۆژانە بەکاردێن بۆ خێزانێک ئێمە لەوەی پێویستیمان بەوێ هەیە بۆیشە بەڕاستی لە ڕێگای ئەم شاشەوە داوا لە هەوڵاتیانی کوردستان لە کوردستانیان دەکەین کە بەردەوام بن لە پشتگیریکردنی دەستگای خێرخوازی بارزانی کە هەموو هەوڵێکی داوەکە ئینسان لە هەر شوێنێکدا تووشی زەرەر و زیان بێت خۆی پێ بگەین و خزمەتیان پێشکەش بکات هاوکاری ئەوان لە پشتی ئێمە کە سوپاسیان دەکەین بەڕاستی هەمیشە وەکو چیایەک لە پشت ئێمە ڕاوەستاون پشتیوانیان کردوین بەڵام بۆ ئەم قۆناغا کارەساتێکی مرۆڤی زۆر گەورە هەیە جندرێس 180 شارەکە وێران بووە لە شارەکانی کە ئاماژەت پێدان لە مەڕاش و ئادیامان و بە تایبەتی ئەو دوو پارێزگایە و ناوچەکانی تری زەرەر و زیانیان پێگەیشتووە بە تایبەتی نورداخ و ئیسلاحیە و ئەو ناوچانەی تریش بەڵام ئەم دوو پارێزگایە هەر بە تەواوی ینی زۆر یەک لە گوندەکانیشیان خراپ بوونە ئەمە پێویست بەوە دەکات کە ئێمە ئەو هاوکاریانە بەردەوام بوون و ئێمەش بەڵێنی ئەوەمانداوە تا بنیاتنانەوەش قۆناغی بنیاتنانەوە کە خۆناغی کۆتایە لەگەڵیان باشە لە کۆتاییدا زۆر بە کورتی جیاواز لە ئەرک و کارەکان چانەکە و دەستگای خێرخوازی بارزانی جەنابەت لەوێ بووی سەرپەرشتی تیمەکانت دەکرد چه چیرۆکێکی کاریگەرت لەوێ بینی چی زۆر تەسیری لێکردی لەو ڕووداوانەی کە ڕوویدا بەداخەوە ینی ئەم دا ڕۆژەی کە لەوێ بوونە و تیمەکانیش حتا خەڵکەکەی ئەوەی کە زەرەری یانیشی نەبووە لە خانەوادەکەی خۆیدا تووش و شۆکێک بوونە بەڕاستی چکو و کارەساتەکە یەکجار زۆر گەورە بووە ئێمە ئەمان بینی کە خەڵک لە بەیانیەوە تا بەیانی ینی 24 سعات لەسەر بەردێک لەسەر دارێک لەسەر لا دیوارێک دەوەستا بەتانیەکی لە خۆی دەپێچا بەر ئەم سەرمایە کە هەندێک جار پلەکان دەچوونە 10 دەرەجەی ژێر سفری بەڕاستی لەو شوێنانەدا دەوەستا لە پێش بیناکەی خۆیەتی کە لاشەی پیرۆزی خێزانەکانیان لە بندایە هەیە ئینتیزاری منداڵ هەیە پیاوەکەی هەیە ژنەکەی هەیە کچەکەی چاوەڕوان دەکاتن بەبێ وەستان هەر ئینتیزاری ئەوەی دەکرد دەنگێک بێت بەڵکو ئەو دەنگە دەنگی یەکێک لە ڕزگاربووەکان بێت دنیای کارەسات هەیە بەڕاستی یعنی ئێمە بینیمان لە ماڵێکدا برایەک پێی گوتی من دەرگای ماڵی دوو برای خۆم خەپات کرد سێ برابوون دویان بە هەمویانەوە بە ژن و منداڵ و خۆیەوە هیچ یەکیان لێ بەساخی دەرنەچوو جا دنیای کارەساتی تر هەیە ینی کە جەنابی کاک نێچیروان بارزانی سەردانی کرد بۆ مخەیمەکە یەکێک لە منداڵەکان لەوێ دانیش بوو ئەو منداڵێکی بوو لەوانە کە هیچ کەسێکی نەما بوو بەڕاستی لە خانەوادەکەیدا کارەساتێکی جەرگ بڕوو گەورەیە بەڕاستی و تەمەنا دەکەین هەموو لایەکمان هاوکار بین و من چەند جاریش باسی ئەوەم کردووە هەتا زیانەکانی نەخۆشیەکان و سەرما زیاتر نەبن لە زیانەکانی ئەو ئەرتەژە گەورەیە وە پێویستیان بە هاوکاری هەموو لایەکمانە و ئەبێ لەگەڵیاندا دەستخۆش و ماندوونە بنجارێکی دیکە بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی زۆر سپاس کە لەگەڵ کوردستان سپاس